سڵاو ئیسلامی سیاسی پاش 100 ساڵ ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێت. هەندێک کەس ئەم قۆناغە ناوەنن قۆناغی پاش ئیسلامی سیاسی باواتای ئیسلامی سیاسی بەو سێگەی ئەمڕۆی نامێنێ یاخود هەر ئەرگۆمنتەکانی تیا دەچێت و جۆرە ئیسلامی کۆمەڵایەتی یا سەقافی یا کللتوری یاخود تەسەوف و ڕۆحی دێتەکایەوە. این نەرمانە. دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانی وەک دەرەنجامی جەنگی یەکەمی جیهانی و دابەشبوونی ئەم خلافەتە و سەرهەڵدانی چەندین دەوڵەتی نوێ بەتایبەتی لە تورکیا کە تا ئەو کات ئیستانبول دارولخلافەی موسڵمانان بوو، هەروەها گۆڕانی بۆ پایتەختی دەوڵەتێکی ئەلمانی بە فۆرمی ڕۆژئاوایی هاوکات سەرهەڵدانی شەپۆلێکی بەرفراوانی فکری و مادی مۆدێرن کە کاریگەری هەبوو لەسەر کۆی ژیانی موسڵمانان وەک پەرچەکردار لە بەردەم بە مۆدێرن بوون و باڵەدەستی شارستانیەتی ڕۆژئاوا ڕەوتێکی تازە سەر هەڵدەدات کە لە ئەدەبیاتی سیاسیدا بە ئیسلامی سیاسی ناوزەت دەکرێت. حەسەن بەنا ساڵی 1928 ڕێکخراوی ئیخوان موسلیمینی دامەزران. دروستبوونی ئیخوان گرنگترین خاڵی وەرسەرخانی سەدەی 20 بوو لە ژیانی ئیسلامی سیاسیدا و کە دێتە ناو پانتایی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری کۆمەلگا ئیسلامیەکان و دواتر دەچێتە ناو کایە سیاسەتی هەرێمی و جیهانی. ڕابەرانی فکری ئیسلاحی نوێ لە هەوڵی ئەوەدا بوون بیری ئیسلامی نوێ بکەنەوە و خۆیان لە جێژاوی فقی کلاسیکی ئیسلام دەرباز بکەن و بیری مەدەنیەت و هاوچەرخ بێنە ئارا. بەڵام دواتر بەتایبەتی لەسەر دەستی سەید قوتب پەیامەکە دەگۆڕێ بۆ گەڕانەوە بۆ ئیسلامی سەردەمی سەلەفی ساڵح و زیندووکردنەوەی خلافەت. بەو پێی کۆمەلگای ئێستا کۆمەلگای جاهیلیەتە. سەدەی 21 لە ماوەی 21 ساڵدا سلماندی کە ئیسلامیەکان زۆر لە دواون و تاکو ئێستا نەیانتوانیوە ببنە هەڵگری ئەو پەیامەی کە خۆیان باسی ئەکەن و هیچ پرۆژەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابوووریان بەدەستەوە نییە. بۆیە زۆر لە فەیلسوفەکان و مفەکران پێیان وایە کە سەردەمی ئیسلامی سیاسی بەسەر چووە. ئەو سەردەمەی تر ناو دەنێن پۆست ئیسلامیزم یاخود پاش ئیسلامی سیاسی. ئەم سەردەمەش ئەرگۆمنت و سیفات و ڕەمەکی خۆی هەیە. ئەو ئەرگۆمنت و سیفاتانە بریتین لەوەی کە سیاست لە ئیسلام جا بکرێتەوە و ئیسلامێکی ڕۆحی یاخود کۆمەڵایەتی بێتەکایەوە دەسەڵات و سیاست و ئەو ئەرگۆمنتانەی کە ئیسلامی سیاسی لەسەر دامەزرێنراوە جارێکی تر ئیفلاسەکەن. ئیسلامی سیاسی قەرنێک زیاترە بەڕێگاوەیە. ئێستا وەک هەندێک زۆر لە مفەکران پێیان گەشتۆتە بنبەست، وەک چۆن هەر حرەکەتێکی تاریخی گاتە بنبەستێک. ئایا پێت وایە پاش ئیسلامی سیاسیش مەرحەلەیەک پێ بوترێ پاش ئیسلامی سیاسی؟ لە ڕاستیە من پێم وانییە مەرحەلەیەک هاتبێتە پێشەوە یا بەم نزیکانە بێتە پێشەوە کە پێوترێ پۆست ئیسلامی سیاسی. ئەوەی کە پێم وابێ حرەکاتی ئیسلامی سیاسی ڕاستە لە کۆمەڵێک چالاکی سیاسیە ڕەنگە بۆ قەرنێ بگەڕێتەوە، بەڵام لە ڕاستیە ئەم حرەکاتی ئیسلامی سیاسیانە بۆ قەرنێک ناگەڕێتەوە، بگرە بۆ سەردەمی خلافەتەکان و ڕوخانی خلافەتەکان و پێش ئەوەش. پێتوانێت ئیسلام و ئیسلامی سیاسی تێکەڵاو یا مێژووی ئیسلام و حرەکاتی ئایدۆلۆژی ئیسلامی سیاسی تێکەڵ کردو لێرە؟ من پێم وانێ تێکەڵە کرابێ. من پێم وایە ئیسلام بۆ خۆی یان بنەماکانی ئیسلام بە هەموو ئایدۆلۆژیەتی و بە هەموو لایەنە فکری و لایەنە جیهادی و لایەنە ئەو لایەنانەی کە تێکەڵی بە هەموو پێکاتەکانی ژیان و ئیدارەکردنی ژیان و ئەوانە بێ. پێم وایە ئیسلامی سیاسی لەمەوە خۆراک وەرەگریا، لەمەوە تەغزیەکەوە لە بنەماکانی ئەگەڕێتەوە بوو ئەمە. یعنی ڕاستە سیاستێک یا دۆخێکی جیهانی یا سیستمێکی جیهانی ئەم حرەکەتە لە پرێکە گەشە پێدا نەزمێکی جیهانی بۆ نمونە لە سەدەی ڕابردووە کە هەردوو تیاری ئیشتراکێت و سەرمایەداری لە ڕوبەڕووبوونەوەی توندا بوون. لەم ڕوبەڕووبوونەوەی توندە حرەکاتی ئیسلامی لەم ناوچەیە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەو شوێنانی کە دەوری اتحادی سۆڤێت تێدا زاڵ بوو بە تەغزیە یا بە پشتیوانی و یا بە
قوەتی باڵی سەرمایهداری لە سەدەی ڕابردووە حرەکاتی ئیسلامی هاتە پێشەوە و گوڕوتینێکی تەواوی پێدرا بەڵام بەڕاستی حرەکاتی ئیسلامی تەنها ئەوە نییە لەسەر دۆخێکی تایبەت یا بڵێن لە سەردەمێ لە سەردەمەکانە سەر هەڵئەدا و کپە بێتەوە نەخێر من پێم وایە حرەکاتی ئیسلامی بنەمای سەرەکی ئەگەرتە بۆ ئاین بەسمان لە حرەکاتی ئیسلامی سیاسی ئەم سەردەمە لەو سەردەمەیە کە ئیخوان مسلمین سەر هەڵئەیە بڵێ ساڵ 1920 و بەردەوام پێشەوە حرەکاتی سەلەفی وەهابی هەبوو بڵێ مثل حرەکاتی تەجدیدی وەک جەمالەدینی ئەفغانی چێوچێ هەبوو ئەمانە دیوێژی مەسەلەکەی بڵێ من ئیسلامی سیاسی مەبەستم لە ئیخوانەوە تا ئێستا و ئەو ئەرگۆمنتانی ئەوان بەدەستێنەوە بڵێ آخر بڵێن ئەگەر تاریخی ئیخوانەکان خوێندەوە هەر یەکان بە جۆرێک لە جۆرەکان دیرەشکراوی کۆمەڵێک ڕێباز و عەقیدە و میتۆدی پێشخۆیەتی ینی شتێک نییە لە لەحزەیەکە فکرێک هێنابێت یان ئەوەی کە باسما کرد لە نەتیجەی ململانێ و شەڕ و دۆخی جەنگی سارد و نازانم باڵی ئیشتراکێت و سەرمایهداری و تونبوونەوەی ئەوانە ئیسلامی سیاسی لەژێر کاریگەری هەژمونی مێژوان نییە لەجێ کارگەری هەژمونی مێژوایە لە لەحزەیەکە کە دەرەکەوێ و چالاکی زیایەکە و تەنانەت ئەگاتە ئەوەی کە بۆ نمونە لە کۆمەڵێک وڵاتە قووەتێکی زۆری هەبێ و دەسەڵات بگرێتتر بەڵام پێیەکی لە ناو ئاینایە بەڕاستی لەم تەفسیرەتە بۆ ئیسلام یەکسان کردو بە مێژوو لە کاتێک کە ئیسلام خۆی دەقەکانە نەک مێژوو ئەو مێژووی کە پێپەڕیوە ڕاستە ئیسلامی سیاسی مێژووە بەڵام خۆ ئەگەر بڵێن خوێندنەوەیەکی دنیای بۆ دەقیش بکەین ئەتوانین تا ڕادێک یعنی سیفەتی مێژووی بە دەقی چاپکەین بە دەقی پیرۆتی چاپکەین و بە بەو بنەمانی کە بڵێن تەقتیز کراوە یا بەو بنەمانی کە بڵێن ئەڵێن ئەمە بۆ ژیان و بۆچی دانراون وازەختر قسەکە ڕوون بکەمەوە با بڵێن لە یەکەم ئەرگۆمنتی ئیسلامی سیاسی ئەوەیە کە دین و دەوڵەت ئاین و سیاست لە یەکجا ناکرێنەوە لە تاچێکەوە تاکو و هەمووی یەکێک لە بڵێن گرەوەکانیان ئەمە پێتوانێت ئەمە هەڵە ئەوەشێ ئیتر ئاین کۆمەڵگە خۆی بەڕێوە با و دەسەڵاتیش لە مێژوە خەلیفە خۆی بەڕێوە بردو نە شەریعەت و نە دین و هیچ باسی ئەو شتانە نەکراوە لە خەلافەتە پێتوانێت ئەمە واقعێک بێت کە ڕووبات بێتە فەلسەفەیەکی تازە بۆ حرەکاتێک لە دوای ئیسلامی سیاسی لە ڕاستیە جاکردنەوەی دین لە دەوڵەت بڵێن ئەوە شعارێک یا دروستێکی علمانیە و ناتوانانی بیسەپێنی بەسەر نە ئیسلام خۆیە بەس لە واقعی مێژووی ئیسلاما وا بووە مەسەن خەلیفە خۆی دەوڵەتی بەڕێوە بردو خەڵکیش خۆیان دینی خۆیان بەڕێوە بردو نە خەلیفاقی بەسەر خەڵکەوە بوو نە خەڵکی شەقی بەسەر خەلیفەوە بوو بەڵام لە ڕاستی ئەوە ڕەنگە دیدی ئێمە بۆ خەلافەت ڕەنگە دیدی ئێمە بۆ خەلافەت ئەوان پێیان وایە حکمی خەلافەت یان حکمێکی ئیسلامی بووە حتممەنیش وایە هەرچیە بێ بەس تێکەڵ نەبووە ئەخی ئێمە پێمان وایە تێکەڵ نەبوو چۆن تێکەڵ نەبووە ینی هەموو سلوکێکی ژیان هەموو مەبادئەکان هەموو ئەرکانەکانی ئیسلام کە بۆ نمونە لە سەردەمی خەلافەت و ئەوانەیە برەوی پێدراوە بەسەر هەموو تاکێکی ئەو کۆمەڵگانی کە خەلافەت دەسەڵاتێ بووە جێبەجێ کراوە وە تەنانەت ینی سزاش هەبووە لەسەر کوفر خەڵک هەڵواسراوە یان لەسەر تۆ ئەوەنە ئیسلامی سیاسی ناو ئەنێم کە ئیسلام ناتوانێت لە سیاست جابێتەوە سیاست ئیسلامی سیاسی بۆ فۆرمەی ئەمڕۆ بۆ فۆرمەی ئەمڕۆ نا ئیسلام بەو مانای کە ئیدارەکردنی ژیانە لەو بە پێی بۆچوونی حرەکاتی ئیسلامی ئێستا هەرگیز لە سیاست جا نەبووتەوە و بەو معنای کە هەرگیز لە بەڕێوەبردننی ژیان و بەڕێوەبردننی ئیدارەی دەوڵەت و ئانە جا نەبووتەوە بۆیە پیان بەس لە حرەکاتی تەسەوفا مەسەلەن بە درێژای مێژوو جیا بووە لە حرەکاتی سەلەفی ئێستاشە بەتایبەتی سەلەفیەتی عیلمی یا مەدخەلی دوشتی جیاوازن لە سعودیا مەسەلەن مەلیک و دار و دەستەکەی خەریکی سیاسەتن ئال شەیخش خەریکی
لانی دینیان گرتو بۆ ڕاست. ناکرێت ئەوش ئەگەڕێتەوە بۆ تێڕوانی بۆ دەقەکانی ئاین بەڕاستی ینی وەکو چۆن ینی تێڕوانی بۆ دەقەکانی ئاین قورئان ینی تێڕوانی جاجا هەڵەگرێ لە هەمان کاتا ئەو ڕێبازانش کە بەڕێزی ئیشارەت پێەکە ئەوانیش بە تێڕوانی جاجا بۆ ئیسلام هەڵگری ئەو فکرانن ئەسە بۆ نمونە تو باسی تەسەووفت کرد هەر لە تەسەووفی شاخۆ لە مەغریب و لە کۆمەڵە وڵاتی عەرەبی بەسوتنەوەی تەسەووف هەوە کە هەوڵی بۆ نمونە بەرەنگاری دەوڵەتە کۆلۆنیالەکانیان داوە تەنانەت هەوڵی ئەوان داوە کە شۆڕش بەرپا بکەن هەوڵی ئەوان داوە دەسەڵاتی بگرن داگیرکەرە بەڵێ بەڵێ بەس بە شێوەیەکی گشتی لە حرەکە خلافەتی ئیسلامی ئەوان نەبوون یعنی زیاتر خەریکی تەربیە ڕۆحی و ئەم لایەندا نەبوو تا ئێساس مەسەلەن کۆمەڵگەی کوردی ئەسەری ئەو حرەکاتی تەسەووفی بەسەرەوە کە توانێ وا بێت هەموو مەلایەک ڕێبازێکی تەسەووفی وەرگرتووە لە ڕاستیە هەر وەکو چۆن ینی یەک خوێندنەوە نییە بۆ ئاین و یەک خوێندنەوە نییە بۆ هەرکان بۆ تەسەووفیش یعنی تەسەووف هەر خۆی لەناو خۆیان چەندین ڕێبازی طریقەت و چەندین بۆچوونی جاجا هەیە هەتا تەنانەت لەسەر سەرهەڵدانی لەسەر ممارەسەکردنی لەسەر ئەوەی کە چی بە تەسەووف بزرانێت چی بە تەسەووف نەدانرێ هەموو ئەو فکرە جاجانە جیان بۆتەوە یان جی خوانەکەنەوە ئێمە چەند گەرێک دانین مەسەن لە داهاتوە حرەکەتی علمانی مەدەنی بوون زۆرتر سەرڕەڵەیە حرەکاتی دینی متەشەدید وەک ئیخوان و مشتەقاتەکەن حرەکاتی ڕۆحی کامیان ئەگەری زۆرترە کامیان ئەگەری زۆرترە وەڵا لە ڕاستیان ناتوانین ئەو پێشبینە بکەین بەڵام هەتا بڵێن نەزمی جیهانی بەرەو توندبوونەوە بڕوە تەمەن حرەکاتی ئیسلامیش لەگەڵ یا تون دەبێتەوە هەتا وەکو دۆخێکی بۆ نمونە تەندروستی جیهانی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەتا شەوازی ژیان ئێستا حرەکاتی ئیسلامی بەڕاستی زۆریان لە زۆربەی وڵاتانە لەسەر ئەو نەزمە جیهانی تەنانەت خوان ڕاهێنن تەنانەت یعنی جۆری سیاسەتکردنیان جۆری ژیانیان ئەوە توقیە خۆشادنەوەیە لەناو واقعەیە بۆی دەرنەکەون لە ڕاستیە خۆ گونجاندنیانە وە خۆتی دەقەکانی ئاینیش ینی ئەو دەستان ئاوەڵاکە خوان بگونجێنن لەگەڵ دۆخەکان مەجای ئەوەی تایە ئەمە هەر سیاسەتەوە بەدڵنیایەوە ینی هەموو حرەکاتێکی ئیسلامی کە گەیشتە ئەو دۆخەی کە دەسەڵاتی تەواوی هەبێ هەموو ئەو مەبادئانەی لەناو ئیسلام خۆیان ئەوێ جێبەجێ بکات تەنانەت ئەتوانم بڵێن ینی تا بگا بە دۆخی داعشیش ینی بۆ نمونە کام حرەکاتی ئیسلامی ئاماژەی پێی کە زۆر میانڕەوە کە زۆر باوەڕی بە دیالۆگ هێوانە دەگەیشتە دەسەڵات و دەگەیشتە ئەوە شتێک نییە ینی خوان ناتوانن کۆڵی لێ بکەن ئەنی خوان ئەڵێن هەر کاتێک گەیشتنە دەسەڵات هەر شتێک لە دینە هەبوو هەر شتێک لە ئاینە هەبوو هەر شتێک مەبادیئی دینی بوو بەبێت جیاوکەم جێبەجێکن ئیسلامی سیاسی یا ئەحزابی ئیسلامی یا ڕەوتی ئیسلامی بەگشتی لە مێژوویکی 100 ساڵەی هەیە و دەوڵەمەندە بە ئەحداس و بە ڕووداوەکان پرسیارەکە ئەمەدا ئایا بەرەو کوێچێ ئیسلامی سیاسی بەرەو کوێچێ هەندێکی ڕەبتی بە ئەسبابی ذاتیەوە هەیە ئەوەتە خودی ناو تەیاری ئیسلامیەکە هەندێک ڕەبتی بە ئەسبابی مەوزوعیەوە هەیە واتە چەندێک ژینگەی دیموکراسیات و ژینگەی ڕێگەدان بە ئەحزابی ئیسلامی بۆ ئەوەی کە تعبیر لە خۆی بکات بۆی بەشداری هەڵبژاردنەکانە بکات چەندێک فشاری سیاسی لەسەر نەبێ فشاری ئەمنی لەسەر نەبێ چەندێک نەچەوسێنرێتەوە ڕێگە پێ بدرێت کە یعنی بە حڕەتی خۆی تعبیر لە خۆی بکە کەناڵی ئیعلامی هەبێ ئیمکانەتی مادی لەبەردەستا بێ ئەم ئەسبابە مەوزوعیانە وا ئەکات کە تەیاری ئیسلامی بتوانێت بە شێوازێکی باشتر تەعامل لەگەڵ ئەم هەلومەرجە بکە و لە داهاتووە ڕەنگە
پانتەیەکی بەفراوانتر لە اما ساحەی بوتي داعوی اسبابي سیاسی داگیر بس اسبابي موضوعي ذكرت اي اسباب ذاتيه كان بەڵێ طبعا تەنها ناتوانانی باس لە ئەسباب مۆزوعەکان نێبستەوە بە ئەسباب ذاتیەکانەوە ئەسبابی ذاتی تەمان ئەوەی کە ئێستا واقعی تەیاری ئیسلامی تایەوەی کە ئێستا تەیاری ئیسلامی ڕۆبەڕووی ڕەخنە بووەتەوە ڕەخنەوەی کە ئەو ئامانجانی کە بۆی دامەزرا بوو نەیتوانیوە زۆربیان جێبەجێ بمعنە لە هەندێک شوێن دەسەڵاتی گرە دەست نەیتوانی سەرکەوتوو بێت تەمان سەرکەوتنەکەی ربطی بە ئەسباب مۆزوعەکەوەیە زیاتر و ربطی بە ئەسباب ذاتیەکەشەوەیە طبعا ئەگە تەیاری ئیسلامی بەرمونە خاوەنی بۆ نمونە دەستگایەکی ئەمنی بەهێز بووە یاخود دەستگایەکی میدیایی زەبەلاح بووە یا بتوانێت زیاتر لەناو جەماوەرە خاوني جزيره يعني ئەوە بە خوێندنەوەی جەنابەت کە جەزیرە يا ما برازت خودي اعلامي كثير جزيره كرك تاريخ اخوانيه يعني بەرامبەر ئەو سوپا زەبەلاحی لە میدیا کە لە دەرەوە هەیە من ناڵم هەموو ئەو میدیایە تەیار کراوە بۆ دژایەتی تەیاری ئیسلامی بەڵام بەدڵنیاییەوە کە تۆ پشتیوانێکی میدیایی نەبوو بۆ منێسە مصر وەکو نمونە بهێنینەوە لە بەسایەکێک لە ئەسبابەکانی شکست بەڕاستی تەیاری ئیسلامی نەیتوانی ئەو سەرنج و بیر و بۆچوون و ئەو پرۆژە و مەشاریعانەی کە هەیبوو بۆ زیندوکردنەوەی مصر جارێکی کاوەڕزارکردنی لەو قەیرانە سیاسی و ئابووری کە هەیەی تەوزیفی لە بواری ئەلامەوە خەڵک قەناعەت پێ بهێنێ کە تەیاری ئیسلامی ئەتوانێت سەرکەوتوو بێ لەوەی کە پرۆژەکانی بس ناكي اشتكان لآنية قتيس أكيد يعني وكبلي موضوع آنية كانت قتيس أكيد وكو استراتيج مثلا لما هو صد صالة بابلين هم مشتك برو قرانا شو ثاك يما مودرن ما بوست مودرن ما أي باش أم حركة إسلامية سياسية تقليدية شيرو أهرو أمانته خۆی من وازان نووسراویشە لەناو ئەدەبیاتی تەیاری ئیسلامیە قەناعەتێک دروست بۆ قەناعەتێکی گشتگیر بە ضرورەت و پێداویستی بە خۆداچوونەوە گەورەترین خاڵ بۆ سەرکەوتنی هەر تەیارێک ئەوەیە تۆ قەناعەت پێی کە لە مەرحەلەیەکە کە پێویستت بە مراجعەوە بە خۆداچوونەوە جاران پێشتر تەیاری ئیسلامی زۆر ئەم قەناعەتەی نەبوو کە ئەو پێویستی چکە هەندێک جار خۆی یەکسانە کرد بە دین کە تەیاری ئیسلامی یەکسان نییە بە ئاین ینی بەلای منەوە تەیاری ئیسلامی وەسیلەیە کە بۆ زیندوکردنەوەی ئاین جارێکی کە یعنی لەناو هەلومەرجێکی تایبەتە تەیاری ئیسلامی دروست لەناو پێداویستیە لەناو ڕەتفعلی هەندێک ئەحداسەکە لە وڵاتانی ئیسلامیا دروست بووە ئەم تەیارە ئیسلامیە دیارە بە مەرحەلەیەکە تێپەرەوە کە مەرحەلەی نزوجە و مەرحەلەیەکە کە تایە جەماوەرێکی زۆر لە دەوری کۆبووەوە ئێستا لە مەرحەلەیەکە ئەتوانین مەرحەلەیەکە کە تایە جۆرێک ئەگەر لە دووکانە بێن جۆرێک لە شکست لە تیاری ئیسلامی دروست باشە دکتۆر کەسانی وەک ئۆلیڤەر ڕوا لە نووسەرانی عەرەبیش هەندێک هەن کە پێیان وایە پاش ئیسلامی سیاسی ئەگەرێکە یا ئەوە ئیسلامی سیاسی بەرەو کرانەوە و چاکبوونێکی تەواوە یا ئەوە تا ئیسلامی سیاسی لە دەرەوە ئیسلامی سیاسی مثلا حرەکاتی تەسەوف مثلا ئیسلامی کۆمەڵایەتی ئیسلامی سەقافی زیاتر دەرەکەوێت ئیسلامی سیاسی بەرەو داکشانی زیاتر بچێت خۆی ئەگەر ئەو تەیارە و تەوژمە تەنها قەتیسیکەی لە بوارە سیاسیەکەیە ڕەنگە جۆرێک لە شکست باس بکرێ بەڵام ئەگەر تۆ فراوانتریکەی بۆ حرەکەیەکی ئیجتیماعی کۆمەڵایەتی بۆ بواری اقتصادی بۆ بێداری ئیسلامی بۆ ئەو تەوژمەی کە دروست بووە بۆ ئەو ژینگەی کە ئەیبینین بۆ منە لەم پێشانگایە بۆ ئەو هەموو کتێبە ئیسلامیە بۆ هەموو ئەدەبیاتی کە هەیە بس پێتوانێت زۆربەی سەلەفیە يعني المهم يعني بالنتيجة تيارك كتيا خلق جاري كأيوب قررته مفاهيم إسلامية كان يعني كاريجري تياري إسلامي لسر أو يخلق جاري كبقررته تياري يعني آخر برازت ليرة دوشت نازم أجر تيكلبي وراس حركات إسلامي سياسية لقصة سلفية تو هردوشان تيكلك بيك وي يعني أوي كبيوتر توجبي إسلامي يعني خوي سرچاوكي اخوان المسلمين واضح يعني ممكن اخر بيجو محمد بن عبد الوهاب جمال الدين الافغاني ابو محمد عبد الوهاب حركات سلفيه سربه وهابيه نكبه اخوانيت بەڵام ئەوەی کە جەناب نەتیجە پێی گەشتووی کە زۆرینەی ئەدەبیاتی ئیسلامی سەلەفیە يعني لە واقع ئەوان يعني کتێبخانەی ئیسلامی لەم مەکتەبە يعني بەعام بە شێوەیەکی گشتی ئەگە بگەڕێی تەوژمێکی بەرچاو ئەمە بەس بۆنێ لەوە کەمکەمەوە لەو لایەنە بەڵام ئەمەوە بڵێم يعني کۆی سەحوەکە کۆی بێداری تۆ لە بواری کاری خێرخوازیە لە بواری کاری بانقی ئیسلامیە لە بواری کۆمەڵایەتی و هاوکاری خەڵکە لە بواری سیاسیە و دەسەڵاتی سیاسیە لە بواری چوونەسەر حکم و پەرلەمانە لە بواری ئەوەی کە لە ئەوروپا يعني ئەو تیاری ئیسلامی کە لە ئەوروپا هەیە و خەڵک بێدارەکاتەوە وریای ئەکاتەوە لە علاقات و پەیوەندی تیاری ئیسلامی لەگەڵ وڵات هەمووی بەڕاستی قەتیز ناکرێت لە تەنها لایەنە سیاسیەکە و تەنها لایەنە سەلەفی يعني بەڕێزت پێت وایە ئیسلامی سیاسی یا حرەکاتی ئیسلامی پێویستیان بە گۆڕانکاری نییە
یاخود چۆن من یەکەم شەوتم پێویستیان بە خۆداچوونەوە پێداچوونەوە تۆ هەیە. بەس لە ڕووی سیاسیەوە پێ پێویستیان تۆ بەردەوام پێویستی بە ڕفرێش و خۆتازەکردنەوە هەیە، یعنی لە هەموو بارەکانە تۆ ئەو هەموو یعنی ڕێفۆرمەی کە پێویستە بکرێ ڕێفۆرمەکە بێگەشتگیر بێنی کەواتە بەڕێست ئەگەر ئەم قسەی من ڕاست بێت پێت وایە هەر ئیسلامی لەو ئەگەرەی کە باسم کرد هی ئۆلیڤەر ڕوا و جەماعەتەکەی تر وتم سێ ئەگەرەکە بەڕێست پێت وایە ئەو ئەگەرە زۆرتر ڕاستە کە ئیسلامی سیاسی خۆی ئەبدەی دەکاتەوە بە شێوەیەکی باشتر کە بتوانە من پێم وایە مقاوماتی ئەبدەیت بوون لە تەیاری ئیسلامیە مقاوماتێکی بەهێزە، یعنی وەکو هەندێک کەفوکوڵ نییە کە لەحظەیەک دروست ببێ و دوایی نەمێنێت. ئەو مقاوماتە بەهێزانە یارمەتیدەرە بۆ ئەوەی جارێک کە تیاری ئیسلامی بتوانێت ڕوبەڕووی ئەم واقع بێتەوە. یعنی طبعا ئەمە لەگەڵ ئەسباب بەذاتی مۆزوعەکانە کە بدایت ئۆلیڤەر کاس کە فەیلسوفێکی ترە هەر لەسەر ئیسلامی سیاسی شتێ نووسیوە ئەڵێ ئیسلامی سیاسی جەوهەرانەیە بە معنای توانای گۆڕینی نییە بەس لە توێکڵانە بێت توش پێت وایە ئەو گۆڕانە هەر لە توێکڵە یانی من پێم ئەو قەناعەتانەی کە لای تیاری ئیسلامی هەبووە بۆ 50 ساڵ لەمە توش ئایا هەمان ئەو قەناعەتانەی کە ئێستا هەیە ئێستا ئەمە قەناعەتە یا پەردە پۆشکردنی ئەمە هەنێکی ڕبتی بە ئیشارەتی فقهیەوەیە کە ناچار تەکاو و تەسەوراتی تازە دروستە بێ و ئەو گۆڕانکارە تەکنۆلۆژی و سەر ینی مادیانەی کە لە دەوروبەرت دروستە بێ وات لێکە کە هەندێک تەسەوراتی خۆت بگۆڕی و هەندێک میکانیزم و ئالیاتی خۆت بگۆڕی. پێتوانێت لەژێر فشاری دەوروبەرە ئەم گۆڕانکاریانە ڕێنداوە؟ من پێم وایە ژینگە بەشێکە لە تەغییر و لە عاملی گۆڕانکاری، ینی ژینگەی دەوروبەر کاتێک کە تەغییر کە کاریگەری لەسەر دروستەکە وات لێکە تۆش میکانیزمەکانت بگۆڕی، یعنی ئەو شێوازەی کە جاران ئەو قەناعەتانەی کە لای تیاری ئیسلامی بوو لە بواری مۆسیقا، لە بواری يعني تعاملی لەگەڵ غێرە هەڵبژاردن لە زۆر ینی مەجالیکە ئەمە جێگەی دەستخۆشیە جێگەی لۆمەکردنە باس لە لۆمەکان ناکەم ئەڵم ئەمانە گۆڕانکاری مەبدەئی و جەوهەرین یا با بڵێن ڕواڵەتین. پێم وایە گۆڕانکاریەکان گۆڕانکاری جەوهەرین و پێویستی بەوە هەیە کە یعنی تۆکمەتر بکرێ بە معنا يعني ئەوەی کە تۆ جەنابەت بەڕواڵەتی ئەیبینی، يعني بۆ منە تۆ لەوانەیە مەبەست ئەوە بێ کە ئەبێ لە بواری فکریا گۆڕانکاریێکی ڕیشەیی دروست بێ لە قەناعەتەکانە. من پێم وایە بەردەوام تیاری ئیسلامی ئەوێ خۆی نیێ بکاتەوە، یعنی ڕاشد غەنووشی کە یەکێک لە ڕەمزەکانی تیاری ئیسلامی ئەو ئەفکاری بیرۆبۆچوونایی یعنی هەیە بۆ لەسەر تیاری ئیسلامی، یعنی ئایا ئەمە پاڵپشتیە بە ئەوەی تۆ دەستخۆشی لە تیارێکی ئیسلامی پێی حتا لە پێشترە هەندێک جار کە یوسف قەرزاوی هەندێک تەسەوراتە کۆنەکانی کە یعنی زۆر تازە بوون بە ئەو سەردەمە ئایا ئەمانە جێگەی دەستخۆشی جێگەی کە تۆ بڵێ ئەمە دکتۆر عەلی قەرەداقی لەسەر بانک و لەسەر هەمانە ڕەمز لەسەر عالەمی ئیسلامی ئەمە تەسیری هەیە لەسەر هەڵسوکەوت و ڕەفتار و بیرۆبۆچوونەکانی گەنجان و تەسیری کاریگەریی گەورەی هەیە. ئەمە پێم وایە ئەو ڕەمزانی کە ڕەمزی عالەمی ئیسلامی لە مفەکرەکانەوەی تەسەوراتیان و یعنی بیرۆبۆچوونەکانیان کاریگەری گەورەی لەسەر گەنجان دروست کردووە و پێم وایە ئەو ئەگەر ئەوان نەبوونە یعنی یەکسەر لە میسرا بۆ نمونە بێنەوە ئەگەر تەیاری ئیسلامی ئیخوان نەبوایە و ئەو ئەشکەنجەدان و چەوسانەوە و ڕوبەڕوونی کە ڕوبەڕۆیان بوویەوە کە بە شێوازێکی سمی و شتەکان زۆر کاڵەکەیتەوە. من لەسەر ئاستی فەلسەفەی ئیسلامی سیاسی و مستەقبەلی ئیسلامی سیاسی قسەکەم ئەوەی مەسەلەی سیاسی لە ئەوتی هەڵدراوە ئەو چۆتە سژنەوە قسەیشترێ آخر ڕنگدانەوەی بوارە فکرەکە لە بواری چیا ڕەنگە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری سیاسیە لە بواری یعنی تۆ کاتێک ئەڵێ ئەو کەسە هەڵگری فەلسەفەیەکی تایبەتە ێ بە بوارە عەمەلەکەی تۆ تەقیم هەڵسەنگاندنی بۆکەی بڵێن ئایندەی ئیسلامی سیاسی بە گشتی بەرەو کوێچێ هەر بەم شێوەیە خۆی با بڵێن توێکڵەکە بەرگەکانی گۆڕی و ئەسڵەکەی لە مەسەلەی خەلافات آخر من بگەمە قەناعەت کە ئەمریکا بێمە قەناعەت لەگەڵ تۆ قەناعەت بکەم کە ئەمەی کە ئیسلامی سیاسیەکە تەنها گۆڕینی توێکڵەکان و بەرگەکان. آخر مەسەڵەن ئێستاش حەسەن بەنا ئەوەی ئەو دەورە بینێ بە بڵێن نووسەرێکی تازە دەور نابینێ کە حەسەن بەنا 100 ساڵات نازانم ناوێکم لە یاد نییە بەڵام بەدەیان نووسەری کە هەن کە ئێستا تەسیر و کاریگەریان لەسەر گەنجان هەیە لەسەر فکری ئیسلامی هەیە یعنی ئەو ئەدەبیاتی ئیسلامی ئەساسەکە هەرەو مەبدەئیاتە نیە یعنی منطلقاتی فکری ڕەنگە ئەوە بێ بەڵام ئەو ڕێفۆرمەی کە دنیا داوایەکە لەناو فکری ئیسلامیە بکرێ نووسەرانی ئیسلامی ئەو زۆر ڕێفۆرمەیان کردووە. باشە ئەی پێتوانێت حرەکاتی سەلەفی جێگرەوەی حرەکاتی ئیسلامی سیاسی بن بۆ مانایە؟ وەڵام من خۆم سەرنجێکمێ پێم وایە يعني ساحەی ئیسلامی بەشی هەموویەکان يعني بەشی تیاری سەلەفیەکە بەشی تیاری ئیخوانیەکە بەشی هەموو تیارەکانەکات کە بتوانن يعني ئەو گەنجانەی کە ئێستا لە ناو قەیرانێکی فکری و ئەخلاقی و دەیان مشاکل لە ناو عالەمی ئیسلامی هەیە بەشی ئەوە ئەکات کە تیاری ئیسلامیش
تیاری سەلەفیش بتوانێت یعنی تەوظیفی ئەو تااقاتانە بکە و جارێک وعی ئیسلامیان بگرنەوە تیاری ئیخوانیش بە هەمان شێوە لەبەرەوە یعنی ساحەکە ناتوانێت کۆنتڕۆڵکە لە لایەنێکی دیاریکراوە تەنها بڵێ ئەو تیارە توانێت تەوژمی ئیسلامی بەرەوە قارێک دەرەنجام پێگەین کە تا ئێستا ئیسلامیەکان خۆیان درچیان بەوە نەکردەوە کە لە چه ئەزمەیەکی فکری و عەقلیدا دەژین بەڵام ئەوانەی لە دەرەوەی خۆیان هەست بەو ئەزمەیە ئەەکەن گرفتەکە لێرەدا ئیسلامیەکان نانەوێت گوێ لە دەرەوەی خۆیان بگرن دانەوێت تەنیا لە توێکەڵدا کارەکانیان